سڵاو خۆشحاڵم لە بەرنامەیەکی تری دەروون و دیاردە لەگەڵ ئێوە بەیەکەکەم. دکتۆر هەیە لە کوردستان لە ماوەی دانیشتنی لە عایدەکەی خۆیان ئەگەر مبالەغە نەبێ زیاتر لە 100 نەخۆشە بین. یعنی 100 سەلام و عەلەیک و 100 جوابانەوەی پێم وایە بێ کاتێکی زۆر زۆریەوە. اینجا چ جای شیکاریان فەحسی نەخۆشێ بکات. بۆ ئەم باسە جگە لەوەی کە هەندێک راپۆرتی تاحقیقیمان لە دەرەوەی بەرنامەکە کردووە لەگەڵ ئەم میوانە بەڕێزانەشە شەنوکەیەکی بابەتەکەکەی. دکتۆر خاڵس بەڕێوەبەری گشتی دیوانی وەزارەتی تەندروستی، خات و بەهرە حەمەڕەش ڕۆژنامەنووس و چالاکوان، دکتۆر شوان میدیا سەرۆکی لقی هەولێری سەندیکای پزیشکان کوردستان هەڵبەتە، دکتۆر سامان شوانی پزیشک و چاودێر. بەر لەوەی بچینە لای راپۆرتەکانی خۆمان، سوێنی پزیشکی لە دنیاە زۆر گرنگی پێیدێ. کاتێککە پزیشکێک سوێنگە خوارد زۆر گرنگی بە ناوڕۆکی سوێنگەکەیرێت. بەڵام لە کوردستانە خەڵک پێی وایە ئەم سوێن خواردنە هەروەکو سوێن خواردنەکانی تر ڕۆتینە. لە کاتێکا دکتۆر ئیشکردنە لە ئینسانە، تەعاملکردنە لەگەڵ ڕۆحە. تا چەند دکتۆر لە کوردستانە پابەندە بۆ سوێن خواردنەوە و ڕۆتین وەری نەگرتووە بە کورتی بۆی کە چینە لای بە کورتی ئەم پێم وایە لەبەرەوەی سوێندی پزیشکی جیاوازە لە سوێندەکانی تر. سوێندی پزیشکی ڕۆژانە لەگەڵ پزیشکەکە بەبیری دێتەوە. ڕۆژانە شتێکە لەگەڵ پزیشکەکە دەژی. لەبەر چێچووکە خاڵی هەرە گرنگ لەو سوێندە بۆ پزیشک ئەوەیە پاراستنی ماف و ڕاگررتنی شکۆی نەخۆشەکەیە. لەبەرەوەی پێم وایە ئەوە شتێکی ڕۆتینی نییە بۆ پزیشک. ئەگەر چی لەوانەش باسی پزیشک بەگشتی ناکەم، باسی پزیشک لە کوردستان ناکەم. منیش مەبەستم لە پزیشکە لە کوردستان، بەڵام لەوانەشە هەبێ ڕێزی ئەو سوێندەی خۆی نەگر بێت تا ئێستا. باشە هەمان پرسیار بۆ تۆ. بەڵێ دەتەوێت هەمان پرسیارنە لەم پزیشک لە کوردستانە ئەو سوێنەی کە دوای تەخەڕوجی ئەیخوات پابەندە پێوەی یا هەروەکو سوێنەکانی پۆستەکانی تر لە کوردستانە بە ڕۆتینیا دۆرگیرا و لەبەری کردو سوێن. پێم وایە ئەگەر ئەوە دەرەجەی هەڵبەتە بەگشتی باسەکەی ڕەنگە دکتۆری باشە هەشتاشی پابەند نەبێت بۆ سوێندەی جەنابەت باسی بێت. دکتۆر شوان وەکو سەندیکای سەندیکای پزیشکانی کوردستان من ڕێزم هەیە بۆ پزیشکانی کوردستان وەکو پێشمەرگە لە کوردستان خەبات دەکەن و خەباتیان کردە لە بەرەکانی جەنگ لە شاخیش و شەهیدیشمان هەبووە و پێم زوڵمە لە ئێستاوە کە دەست پێ بکەین بەو شێوەیە هێرش بێنە سەر دکتۆر. هێرش ڕۆڵەی ئەو میلەتەیە. هێرش نیە نە ئێمە ئەوڵی بەرنامەکە دەروون دیاردە باز لە دیاردە نەشیاوەکانی کۆمەڵگەی کوردیەکە لەگەڵتم با ئێمە لە خۆمانەوە دەست پێ بکەین، با خۆمان نەقدی خۆمان بگرین. گوتی 80% لە چێ هێناوێتێ ئەو دکتۆر ئێمە راپۆرتێکمان هەیە، راپۆرتێکمان هەیە ڕەنگە وەڵام بێ بۆ تۆش و بێمە دیاردێکی نەشیاو نەبێت. ئەڵبەتا گەرمە دیاردێکی نەشیاو نەبێت ئێمەش نایکین بە بەردامە. دکتۆر سامان جەنابەت بەس کورت و پوخت وەکو جەنابەت دەتەوێت تا چ ڕادێک پابەندە تا ڕادەیەکی زۆر و زۆرینەی زۆری پزیشکان لە سەرجە مستەواکان بە پزیشکی سەجەی خولاوە هەتاوەکو پزیشکی پسپۆڕ پابەندن بۆ سوێندەوە. بەڵام بەرگریش لەوانە ناکرد کە پابەند نین. سلکی سەحەش ئەو کارمەند و پزیشکاری کە ناو سلکی سەحە دەوام دەکەن کاریگەرن بێگومان بە هەر باش حاڵێکی نەخوازراو کۆمەڵگەیادا باو بێ. بەڵام بەڕای من زۆرینەی هەرە زۆریان پابەندن. تکایە با مجاملە نەکەین و بەوازەحی قسە بکەین و خەڵک ئێستا سیرمانەکات. دکتۆرێک بە ستانداردی جیهانی لە ڕۆژێکا بۆی هەیە چەند نەخۆش ببینێت؟ بەپێی وڵات دەگۆڕێت، بەڵام ئەو ژمارەی بینینەکان تەنها ئەم با هێرشەکە نەکەین سەر کلینیکان بۆ نمونە لە کلینیکان ئەوەندە نەخۆشە دەبینێت. نفسی حاڵەت لە مستشفا حکوومیەکانیشە لە ڕاوشکارەکانشە هەمان کێشە هەیە. تۆ باسی ئایاداکە من جارێت دوای یینە سەر مۆزۆی تەواریەکان و فریاگوزاری شتەکان. بەڵام وەکو پێم وتی دکتۆرێک لە ڕۆژێکە لە ئایادەکەی خۆیان بەسپی ستاندارد ماوەی بینینی نەخۆشێکی چەنە
یان ئەتوانین لە ڕۆژێکا چەند نەخۆش ببین بە پێی وڵات دەگۆڕێ بە پێی سیستم دەگۆڕێ بە پێی کاتەکە دەگۆڕێ لە وڵاتەکە بۆ وڵات بەگشتی بەگشتی دەتوانین بڵێن نزیکەی علمیان دەردی خاتونە لە علمیان لەسەر تاپای جیهان دەتوان لە ماوەی 20 دقە بۆ نیم سعات بە نەخۆش بدات علمیان و لەسەر تاپای جیهاندا 20 دقە بۆ باسی واقعی ئێرە ڕێک جاوەکە 20 دقە بۆ نیم ساعت بەڵێ 20 دقە بۆ نیم سعات بەڵام واقعی هەموو شتێکمان جیاوازە بێگومان ئەوەش دەکەوێتە ژێر کاریگەری ئەو جیاوازی بەڵام جیاوازی لە سلکی تۆبیا تۆزێک ڕەنگە دکتۆر خاڵە ساوڕا بێ لەگەڵمانی ئیشکردن لە ئینسانە حساسە یانی ئەمە سیارەیەک نیە ئەمە چوزانم هەندەسە نیە بڵێ وڵات لە ئینسانە تۆزێک حساسە خەڵە کوێر بوو لە بێگومان وایە بەڵام تا چ ڕادێک پزیشکە لێ بەرپرسە لەو نەقسە بابچینە لە ئەو راپۆرتە بیبینی راپۆرتێکی تاقیقیمان کردووە لە هەندێک لە عایادەکان لە شاری هەولێر فەرموو پرسیارێک مێ لە ڕۆژێکا چەند نەخۆش بەخوای دیار نییە ئەتوانی دەفتەرەکە ببینی ئەمە تیمی کوردستان بچواری وڵی دەفتەرەکە ببینی دیار نییە چەند دەنووسێت یانە چەند سیرکەی ناوەکان پارێزراوە بێت خەمە نەبێت تا پرس بە دکتۆری نەکەم ناتانە دەمانە بزانین دکتۆر چەند لە ڕۆژێکا چەند نەخۆش دەبینی چکە ئیزنی سندیکای پزیشکانیشمان پێ دەزانم بەس ئەوە دکتۆرە بخۆی ڕوخسەتی لێوە بگیرێ وازەحە دەبێت دکتۆر بخۆی ڕوخسەتی لێوە بگیرێ ڕوخسەتی دکتۆرم وەرزی وڵی پێی دەرماز دەخەی نازانم توانیان نا بۆ ڕاستی نابیانی سەبەب شکلەوە نییە بەس هەشتەکە نییە پەیوەندی بخۆیەوەی وایە باعث 1000 فحصم کردووە کە دەچێت لای دکتۆریش خۆش ینی ئەویش ماوەکە بۆ تەرخام کەمە عەلەقەن بەلایکەمی 20 دقە لەگەر دابنیشیتن تێت بگاتن ئەنێ تەجیکام بکە لە نەخۆشیەکەی من و ئەو خەڵکەی بگاتن وەکو بە پێویست علاج لەوە بنووسیتن نەکات تو هەر بە 5 دقە بەڕێکەی و ئەدەوە هەموو مەسرەفە باوەڕت بێت 120 سرەی گردووە بۆ سۆنار عدد 120 بۆ سۆنار معقولە من چی تێگەیە ئەی دکتۆرەکە 120 نەفر سۆنار بکە یا تۆ ئەو نەخۆشە چی تێگەیە لەو دکتۆرەی کە 120 حەز بکە دکتۆر لە ڕۆژێکا چەند نەخۆش بەڵێ دکتۆر ڕۆژە زانێ ینی نزیکەی چەند لەوانەیە سی لەرێک بێت ئەو ڕێژەیە زۆر نییە یان نەخۆش زۆری یا و کارەکەی وێ زۆرە زەخت زۆرە نەخۆشی بەغداش بەسڕاش منتقەی خوار و عێراق هەموو دێن بۆ ئێرە بەرزترین ڕێژە چەند لەوانەیە چل بێت پێنجا کامێرە بێ قسەم بۆکەی مەشغولین زۆر و زۆر ئزدیحامە من یەک دقە زۆر نابێت مقابلەکەی مشکلەکە ئەمن سندمدایە لەگە تەلڤیزیۆنی هیچ دیار نەبوون بەس ئەوە مشکلەی منە لە ڕۆژێکا چەند نەخۆش دەبینی یعنی سی بۆی من مادەم قسە ناکەی بۆی معلوماتانە هەبێت یعنی سی پێچ ئەمن هەیە فەرقە هەموو عێراق دێتە لۆ معلوماتم لۆ علمم تقریبی 2 ساڵ دەبێت سەردانی ئەو دکتۆرە دەکەین ئیلاجەکان زۆر گرانن فەحص زۆر گرانە زۆر دەمینێنەوە ساروەهەیە ئێمە لە سەعات 4 عەسر دێنێرە ساروە تا 2 شەو لێرانین بەڕاستی دەستیشمان کورتە خەڵک بە ئاهم دەستی کورتە تۆ باسیەوەت کرد شەو بینیوتێتی شەو چ کاتێک دکتۆر بینیوتێت ساعت 12 بینیمان ساعت 1 ئێمە بینی 12 شەو هەتا 2 دانیشێت هەتا 2 دکتۆر من هەتا خۆم سەعات لێ ڕۆشتمەتەوە ئەوەندەی تۆ ئەوەندە من جارەوە هەبووە 34 ژمارە 34 بووم جارەوە ڕقم چلم بەرکەوتووە جارەوە بۆ چوومەتە 6 بەڵێ بەبەرم کەوتووە و سەعات 1 شەو بەبەرم کەوتووە ژمارە چەند و جەبارەتم وەڵا بە پێ بە ژمارە و برادرمان دۆستەوە بەبرادرەکە هەرەوەڵا ئەو شتە شەی لێرە نەخۆشی ترێ بە واستە بەس لەو دیوینە
نەخۆش برێنێسە چەند چاوەڕێمان کردی لە عەسرەوە تا ئێستا شەوە دکتۆر بینیتی چەند دەقەتۆی ماوە پەڕی 5 دقەیە زەرعی کردێ دەرێ نەفەر هەیە دەر 40 ملیۆن دایە ئارێ وەڵڵا بۆ یەک زەر پێشوێ من قسە بکەم تۆکو بەرپرسێکی حکومی کاردانەوەی تۆ لەسەر و راپۆرتە چییە؟ بڵێ بەداخەوە بەڕاستی بۆ ئەو پزیشکانی کە ژمارەیەکی زۆر نەخۆش دەبین من لێرەوە دەڵێن بەڕاستی کارێکی خراپ دەکەن وەکو وەزارەتی تەندروستی وەکو پزیشکێکیشکە زەمیلی هەمویانم خۆزگا خۆیان سەرەتا وەکو پابندبوونێک بە ئەخلاقی پزیشکی خۆی وەکو دکتۆرێک کە پێویستە وەکو جەنابەت لە سەرەتا ئاماژەت پێداکە سوێندێکی خواردووە سوێندێکی پزیشکی وەکو بەشێکە لە ئەخلاقی پزیشکی و کەسانە واز لەوە بێنن کە ژمارە ئەو ژمارە زۆرە نەخۆش بدین دەزانم هۆکار زۆرە یعنی مەسەلەکار بەتەنیا ئەو پزیشکە تەنانەت ئەو خودی ئەو شخصشکە باز دەکرێت هەشتا نەخۆشی بینیوە هەر بە تەنەهانیە یعنی بۆ نمونە شتێکی بەسیط ئەکید ئەگەر بەدوواداچوونی بۆ بکەیت لەوانەیە ئەویش لە ژێر فشارێکدا بێنی جار هەیە تۆ کە سنووردادنی بۆی لەوە زیاتر نەخۆش نبینی واستە دەکرێت خەڵک لەولا تەلەفۆن دەکات تەکلیف لێ دەکرێتن و دەزانم ئەوانەش لە ژێر چونکە ئەو حاڵەتانە هەبووە لە مێژیش ساڵانێکی زۆرە بەداخەوە کە لە کوردستان هەیە کاری سەرچیش پێویستە یەکەم دکتۆرەکە خۆی چکە کارێکی خراپ دەکات من دڵنیام خۆشی دەزانی کارێکی خراپ دەکات ئەوەی کە دەیکە کارێکی باش بۆچیە پارەکە بۆ بەردەوام دەبێت بەڵێ 150,000 کاتە ملیۆنێک و 500,000 دینار ڕۆژێکە وایە تۆ بڵێ 15 کەش بمانێنەمانێت کاتێک کارێکی وەدەکا هەمووی خوێندنەوەکە بۆ لایەنەتی جاریەکە دەکرێتن دەڵێت تۆ ئەو ژمارە زۆرە دەبینێ مەبەستی تۆ تەنیا پارەکەیە بمانێنەمانێت ئەگەر ئەو مەبەستی تریشیە بێ بەڵام کارێکی زۆر خراپ دەکاتن هیواداری نواز بێنی وەروە ئەمە چەند جارێکیش لەگەڵ سندیکای پزیشکان لە ساڵانی پێشووتر باسی ئێستا ناکەم ئەو بەڕێزانێکی ئێستا لە سندیکان ئەو بابەتە باس کراوە بەڵام بەداخەوە لە کات سەردەمانێک هەبووە تەنانەت ئەو کەسێک کە خۆی بەرپرس بووە لە سندیکا خۆی یەکێک بۆ لەو پزیشکانی کە لەگەڵەوەی ژمارەکان زۆر کەم بوون ئەوە خاڵشترا حەز دەکەم مەجالم دەی باسی ئەوش بکەم خۆی یەک بۆ لەو کەسانێکەوە لە یەک کاتدا ژمارەی زۆر نەخۆش بردتە ژۆرێ لە ڕۆژێکیش زۆری بیدیوە بەداخەوە خۆشی قەناعەتی بەو شتە نەبووە بەڵام وەکو گوتم لەوانەیە زۆر فاکتەر هەبێ وا بکە خاڵێکی بەڕیر نێنینەوە لە بامشتە ژۆنە نەڵینەوە ئەمە ئیشکردنە لە ئینسانە ڕاستە بەڵام زانی قەترەیەک چەند کەسی کوێر کرد بەڵام ڕاستی یەک شتی زۆر گرنگ هەیە ئێمە قسە کە دەڵێن پزیشک باز لە پزیشک دەکەی بمانەوێنەمانێت کە گوتت پزیشک هەموو پزیشکەکان دەگرێت ینی تۆ ئێستا کە راپۆرتت پیشادا نەتگوت تا ئەمە پزیشک بەوەی پزیشکەکاندی مشکلیان نەبێ بەڵام کە تۆ بە شێوەیەکی بە ئام باست کرد دەبێ ئەوەی بڵێ ئێمە لە کوردستان لە وەزارەتی تەندروستی من 7,000 و ئێمە 7,406 پزیشکمان هەیە لەوانە من بە تەحەداوە دەڵێم هەموو ئەوانەی کە ئەو ژمارە زۆرە نەخۆشە دەبینن ناگاتە 100 بەدڵنیایی پێتان دەڵێم ناگاتە 100 کەس ئەگەر بیژمێری بچی یەک بیاژمێری باشە 100 کەس ئەگەر مقارنە بکەی لە 7,406 دەکات نسبەکەی چەندە نسبەیەکی زۆر کەم کە نسبە زۆر کەمە با پزیشکەکانی تر بەڵام ئەم 100 کەسە گەر ڕۆژی ئەم 100 کەس ببینن ڕۆژی زۆر خراپ دەکەن ئەوانش کارێکی زۆر خراپ دەکەن پێویست بەوە دەکاتنەوە سندیکای پزیشکان ڕایان بگرێت دەبێت سندیکای پزیشکان باشە دکتۆر شوان قسەیەکەیە لە بینی ئێوە و ئەو پزیشکە قەرەباڵغانە و ینی بە کورتەکەی لە بینی ئێوە ئەو پزیشکانە کۆنتاکتێگەیە ئەم کۆنتاکتێکی ناتەندروستە ڕاستە؟ یعنی بۆ نمونە ڕێیان پێێن مەسەنەوە تا وەکو بەرپرسی حکومی چەند جار حەسەب قسەی خۆی پێیوتون ئاگادار کراونەوە لە ساڵانی ڕابردووە کە ئەمە شتێکی غەڵەتە بەڵام ئێوە بۆ جویان لێ ناگەن وەکو کایتۆ خاڵز گوتی ئێستا من لە هەولێر زیاتر لە 3,000 دکتۆرمان هەیە لە هەولێر 1,200 نۆرینگەمان هەیە لەو 1,200 نۆرینگە باوڕکە بە پەنجەی دەست دەژمێرن ئەوانەی زیاتر لە چەند نەخۆشێک دەبینن و ئەوان چەندین جار دکتۆر دەستیش ببژێرن دکتۆریش بن 500 کەسە کار ڕۆژ مۆڵەتم دەبا باسیکەم چەند دکتۆرێک ڕاستە ئەوە دیاردەشی زۆر ناتەندروستە زۆر شەچی ناشیر نیشە وەکو سندیکا ئێمە نامان بۆ نردون یەکە ئەوە جاری گشتاندرمان لەسەر هەموو دکتۆرەکان دوای یەکێک نامان بۆ نردون ئاین نەخۆش زۆر دەبینن دوای چەندانێکشمان بان کردێ لە سندیکا قسەمان لەگەڵ کردوون و لەمە دووە ئەوە قۆناغی چوارەمە ئەو جارە ئیجرعات وەردەگرین کە ئیجرعاتی وەردەگرین عقوبەیان دەدەین هەندێک جاریشەیە هەندێک حالەتەیە تەحویل محکەمەشیان دەکەین دکتۆرمان تەحویل محکەمە کردی ئێمە لە سندیکای پزیشکانی کوردستان لەقی هەولێر لەسەر سەرپێچی
چی لێکراوانی ئیتر محکمە خۆی دەزانی وڵاتەکە چی لێکی نردووە و قسەیەکراوتەوە نادەم ئەو ترەوە خۆت لەگە محکمە قسە بکە لەگەر وڵات قسە بکە حکوومەتت هەیە پەرلەمانت هەیە پەرلەمانشی فلیزت هەیە حکوومەتێک باشە بەهرەخان چاودێری کێیە بۆ ئەوەی چاودێری ئەو مەسەەن جەنابتان کەسێکتان نردۆتە محکمە دکتۆرێک لایانی چاودێر کێیە کە چاودێری بکە ئەو کەیسە گەیشتۆتە کوێ ئەو دکتۆرە گەیشتۆتە کوێ لەو ئیجراعاتە تقریبا پرسیارەکەی منی پرسیارەکە ئەوەیتر ئێمە وەکو سندیکاوکو باسم کرد خۆمان مەسەنەگەر نەخۆش بێ گلەی بکاتن یاخود حالەتێکی ناتەندروست هەبیتن خۆمان بانجی دەکەین هەندێکدا خۆمان عقوبەت دەین ئەگەر شتێکی گەورە بوو دەینێن بۆ محکەمە خۆمان خۆتان چییە؟ و ئیتر بەپێی ڕێنمایەکان بەپێی یاسا ئێستامە وەکو سندیکای پزیشکان لەقی هەولێر تهدیدمان کردە سی نەخۆش زیاتر دکتۆر بۆینە لە نۆڕینگە ببینیتن سی نەخۆشماندانایە ئیتر وەکو باسم کردی ئەوان ئاگادارمان کردوونەتەوە ئیزراعاتی وەردەگرین و ئەمە سپاستان دەکەین کە ئەعلام بەو شێوەیە بەڵام لایەنە ڕاستیەکەش بڵێن مەسەن چەند هزار دکتۆریش هەیە لە هەولێر چ خزمەتێک دەکەن شەو و ڕۆژ تەنها ئەو دیاردا ناشێنە لە سارتیوەی شاشە نیشان مەدا هەڵبەتە ئەوەی کە باشە ئەوەی کە باشە ئەرچی خۆیەتی ئێمە ڕسپێکتمانێ ڕێزمان هەیە بۆی دەستپۆشیان لێکین بەڵام ئەگەر دەردی دکتۆر وتی دەردی جەنابی شێوتی ئەگەر 5 نۆرینگە شەبێ یا 5 عادە شەبێ ئەم دکتۆرانە بەناتەن دروستی نەخۆش ببینن هەر زۆرە ینی سیرەکەی لە دنیاە ببوورە وەزیرێ جانی ئیستیقالاکە کە نەخۆشێک لە نەشتەرگەریەکە دەرناچێت لێرە خەڵک چییە بێ چێ بێ لەبەرەوە ئەم قسانە بۆ ناکەین خوا نەخواستە لە ئیشی ئەوە کەم بکەینەوە یا لە بەرزی خزمەتەکەی ئەوە بینی نەخوارەوە بەڵام با باشیکەین یان با باشیکەین کاتێک ینی بەهرەخان دکتۆر خاڵز وەکو حکوومەت دەتەنیشتەوەی جۆ لە قسەکانیەوە بەڕێزیشان دکتۆر شوان وەکو سندیکا هەر لەم لاتەوەی تۆ لەو بیناوەکو ڕۆژنامەنووس چیەڵی چی بڵین یانێ ساگەر ئەگەر میوانێکی تر بێنین بۆم بەرنامەیە بێ چێ بێ ئەو سەرەتا حکوومەت نابێ هیوادار بێ حکوومەت دەبێ ئیش بکە دەبێ یاسا دەرکات دەبێ مڕاقەبە بکات یاسا دەرناکەەوە پەرلەمان یاسا پەرلەمان یاسا دەکە ئیتر جیهاتی معنی کێ ئێوە دەبێت تعامل لەگەڵ ئەوەکەن نەک هاوڵاتی کە بۆ تەزەحیە لەو ناوە حکوومەت وەزارەتی تەندروستی نابێ هیچ بێت هیوادار بێ پرسیارێکی تر بکەم دکتۆر خاڵز ئێوە بۆ خەتێکی گەرمتانە لە بینی خۆتان و خەڵکات 4 هەیەست ژمارەکە چەند بۆ ژمارەی جوابی دەدەنەوە مۆبایلە ژمارە ڕقم مۆبایل ئێستا و کاتە لەم نییە ڕاستیەکەیت بەڵام چەند جارێک لە ڕاگەیەنەکانیش بڵاومان کردێتەوە دوو ژمارە کۆرەکە ئێستا لە لام لێ دەڵێن ئێستا ژمارەکان لێدراوە ئەو ژمارانە کە پێویستە پەیوەندی بکرێت لەبەرەوە مە بزانە لاک سندوقی سکاڵامان هەیە سندوق سکاڵاکان بڵاوکرێتەوە و طبعا بەتەکید لەوە تاکید بە کە سندوقی سکاڵاکانی بەڕێبەرایەتیی نانە باشتر سنوقی سکاڵا لە بەردەمی بارانە ینی لە ئاسنێک جیاوازە من باسی خۆم دەکەم هیچ تەندروستی دەکەم بەڕێبەرایەتێکمانەیە کاری پشکنیر بۆ داداچوونە ئەو ئیشی بەس ئەوەندەیە یعنی دەچێت بەشێکی هەیە دەچێت سەردانی و سندوقانە دەکات سکاڵەکان کۆ دەکاتەوە بۆ بە راپۆرتیش چەند جاریش ئێمە لە ساڵانە کە چاڵاکیەکان بڵاومان کردێتەوە چەند سکاڵامان هاتووە چەند جواب دراتەوە چەند ئیزراعات کراوە ئەوە هەیە و ڕقمی مۆبایلەکەش بڵاو چەند جاریش بڵاو کراوە ژمارەی مۆبایلە وە چەند کەس پەیوەندی کردووە ئەوە هەیە شتێکم بەبی هاتەوە ئەوە ئیسعاف و شتیش ڕقەمیان هەیە طبعاً نەخۆشێک تەلەفۆنی کردبوو ئێمە نەخۆشی خەتەرمان هەیە و پێویستمان بە ئیسعاف دوی کاکەوە بەس بۆ مردوویە نەخۆش ناگوازیەوە دکتۆر سامان خۆ بێدەنگ کردووە خۆ بێدەنگ کردووە لەو ڕوو نەکردم منش مەجبور بێدەنگ باشە نەنا تۆ ڕۆژی چەند نەخۆشە بینی 3 نەخۆش 4 نەخۆر بۆ 5 نەخۆش زیاتر نابێت شخصی خۆم و تەحەداشەکەم ناڵێم زۆرینە بەڵام بەشێکی هەرە زۆری پزیشکان ئەوەندە نەخۆشە دەبین بەڵام ئێوە وەکو ڕاگەیان وەکو چالاگوان نانی بواری چالاگوانی بیتاقە لای تۆ چەند بە پێی سندیکا دیاری کردو 200,000 بڕوانامەی بۆ 200,000 بڕوانامەی ماستەر مەرجە ڕۆژی وایە نەخۆشمان نیە ڕۆژی وایە هەندێک زیاترە ڕۆژی وایە هەندێک کەمترە هەموو دکتۆرێک بەو شێوە ئەو فیگەرە هەیە بێتە لای جەنابتان وەسف دەکەن حەسە بۆ ئەو باگراوندی کە تۆ هەتا تۆ زۆر خەرق بۆ خۆت تێبینی و هەبوو لەسەر سلکی سەحی لە وڵات ئەیدە تێبینەکە چی ینی دەوڵەمەندترێکە بەرنامەکە چی بکەینەوە حکوومەتی لێەوە سندیکاش دەتەنیشتەوەی تێبینەکەمان ئەوەی بۆی خەڵک نەبێت و لە خەڵکی زیاتر پزیشکەکە بۆ خۆی نەبێتە زەحیە
هیچ پزیشکێک حەز ناکات بەو شێوەیە ئەوەندە نەخۆشە ببینێت ڕاستە باسی و خەڵکیش باسی لە راپۆرتەکان باسی ئەوە دەکرێت لایانی مادەکە گرنگە چاوێن لایەنە مادەکەی پزیشکە پسپۆڕەیەکە ئەوەندە نەخۆشە دەبینێت ئەی بۆچی باسی ئەوە ناکات 6 نەخۆش 7 نەخۆش لە عیاد دەبینێت بەڵام هەندێک اختصاصەیە لە هەندێک ڕاوێژکاری 150 نەخۆش دەبین بەبێ ئەوە $1 یا سنتێک بۆ دکتۆر حساب بێت لایەنێکی مۆزوعەکە هۆشیاری تەندروستی لە ناو خەڵکی زۆر مهمە بەڕاستی کە ڕاگەیان بە دەرجەیەک نەکرد کەم تەرخەم بووە بگرە بە ئاراستێکی پێچەوانە لەسەر لەگەڵ ڕێزم بۆ ڕاگەیانکاران گەوجانی خەڵکی بەلا ڕێدەبرنی کێشەکان بەلاڕدابرنی گرفتەکان و تێگیانیان بە شێوەیەکی تر ئەو جەنازەم هەر ئامانجێکی تری لە پشتەوە بێت وایان لە خەڵکی کردووە وایان بە شێوەیە پیشانداوە کە بەڕاستی خەڵکە بۆ بێتە زەحیە قرار بێت دیفاع بکەین بە با دیفاع نەکەین دیارەکەی راپۆرتێکمان ئامادە کرد وازح بوو راپۆرتەکە کەشتێکی جزئێکی بچووکیش بۆ راپۆرتە سلەیمانیشیتیانە زیاتر دەوری ڕاگەیان مەفرۆزە دەورێکی زۆر ئیجایی بینە بەلای من ناڵم چەوتێکان نیشان دەستخۆشیتان لێکم مەمنوع نیشتانم هێرش بکەنە سەر کەمینەیەک ئێمەش زۆری نەمان زەحیە ئەو کەمینەین کە لەگەڵتم لە هەموو سلکێکە ئەو نەقسانە هەیە خەڵکی بێویژدان هەیە خەڵکی پوڵەکی هەیە خەڵکی بزنسمان هەیە لە مەجالەکە بەڵام ئەم بەشی شێریان بەشی دکتۆر نەکەوتوە دکتۆر بەشی شێرەکەی مۆزوعەکەی پێک نێناوە بگرە خەڵکی تر بەشی شێرە ئەو بابەت و ئەو گەندەڵی و ئەو چەوتی و چێڵیان پێکێناوەکەوە بە کورتی و بابچیم زانین هەندێک لێدوانی هاوڵاتیان پێش هەموو شتێک ئەوە ڕاستکەینەوە ئێمە لێرە کۆبووینەوە و کاک دەرۆن کۆمەڵک کەس زەحمەت دەکێشێ بەرنامەیەک دەکەن باس دەکەین کە دەڵێن دیار دەکەواتە لە حاڵەت و لە دۆخ تێپەڕیوە دیاردەیە کە خەڵکی پێ بۆتە زەحیە دیاردەیە کە خەڵکێکی زۆر گلەیی هەیە ئێمە لێرە هێرش ناکەین هەمومان کۆبووینەوە باسی بابەتێک دەکەین بۆ ئەوەی بتواندرێ ئەسڵەن پێشنیاریش دەکەم بۆ کاک دەرۆن مەسەڵەن ئێمە باشە دووروژاندن نەبێ ئێستاەوە دانیشتوین هەمومان قسە دەکەین خیری بەرنامەکان چاودێریەک هەبێ با بەرنامەکەی جەنابەت تۆزێ جیاواز بێ بڕۆ بە دوواداچوون کە دکتۆر خاڵز وعدی چی دەدا لێرە بە چی دابچێتەوە لەو هەموو کەم و کوڕیا جەنابی دکتۆر لە بەرپرسیارەتەکەی خۆی جەنابی ئەو دکتۆریش هەر بە هەمان شێوە ئەخیری بەرنامەکە وعد وەرەگری ئەمە ڕیکۆرد وای ئەوە چاودێری جەنابەت مەسەلەن تەلەفۆنێ بکە ئێوە لە فلان ئیش لە ئەوەندە کاتەی دیاریتان کرد گەیشتنەچی چیتان کردو زەحمە نەبێت چونکە هەمووی لە ئاستی بەرپرسیارەتیە هەمووی بەشدارە بە جۆرێک باشە هاوڵاتی قسەی هاوڵاتیمان کەمە با هەندێک لێدوانی هاوڵاتیان هەمان وەرگرتووە بابزانینەوەن چێڵێن لەسەرم چلکە شغلێ تەختۆرە عیادێتوان گەلەکیت گرانێن عیلاج گەلەکیت گرانێن و خەبسەیەژی سەری تەختۆرە دایمی هەگەرم بین ئەم نابێژین ئەvە ئالیشان نوژداریە ئەنژی ئەvە خەلەتێت نوژدارینە ئەس خود بێژم خەلەتێت ڕێنمایەت ئێکەتیا نوژدارە ئەیدێت ئەو هەندێک ڕێنما دەربێخن وەک سەر فەرز بکەن بێژنە نوژداری بێت ڕۆژانە تو هەندە دەمژمێرە کار بکەی ڕۆژانە تو هەندێک نەخۆشە ژمارە بۆ تەحدید بکەین بینی نەخۆش بێنسۆ دکتۆران بە پێ اختصاسەکانە گۆڕێ لە پسپۆڕێکەوە پسپۆڕێکی تر جیاوازە ئێستا ئێمە وەکو کلینیکی خۆمان کە دکتۆری پسپۆڕی دڵ و بۆریەکانی خوێنە لە ڕۆژێکە لە سەعات دووە بۆ تر لە ئەو سەری مەفتوحە ینی دەستنیشانمان نەکرەوە پێی نەخۆشت هەیە تۆ حاڵتەکەی زۆر بەپەلێ تۆ ناتوانانی ئیزنی بێ کاتی بۆ دەستنیشانکە یەکسەڵی بەڵە فەرموو ئەو نەخۆشانشی کەینە هەمووی بە مەواعیدە پێش وەخە تەلەفۆنمان بۆکەن نەخۆش هەیە بەس بۆ چێکی خۆیەت ینی ئەوە نییە حاڵەتەکەەوە بێ نەخۆشمان بۆ هەیە لە ناو نەخۆشخانەکانەوەیەت ملک دوو جار چوومە تەلای دکتۆر فەحسی کردوم کەچی سەیرەکەم زەلامیش کەشە کاتە ژوورە لەگەڵ ما دوان سیان تێگەی هەتا خۆم بە دکتۆرەکەم وتەوتومە کاکە گیان ئەمە هینە ئەمە چۆن وابێشتیوە تۆ بەڵکو تۆ سڕاتێکی خۆت هەبێ ئەتێ بۆ دکتۆرە بڵێ ئێمە هەر 10 دقە لێ بووین بەڵێ بەس هیان هەیان بوو چارەك 20 دقە لێ ژوورەوە بوو ئەوانی بەپی نەخۆشیەکە ئەوەی کە ئینێرە بۆ فەحس زۆری پێ ناچێ ئەوانشی کە نەخۆشی خۆی بووە پێشتر خۆی زانێت تقریبا چارەك و 20 دقە لەگەڵ یا خەریکە بێت دوو پرسیار
زۆر گرنگ بوو ڕژانیان یەکەم هەر لە میانەی سوێن خواردنی پزیشکیە ئەبێ پزیشک نهێنی پارێز بێ بەڵام پزیشک لە کوردستانە بە تایبەت و نسبە زۆرانە 3 کاتە ژوورۆ ئەمە تا چەند تەندروستە دکتۆر خەستەخانەکانیش بەداخەوە بە هیچ شێوەیەک تەندروستنی و کارێکی زۆر خراپیش دەکەن چونکە نهێنی نەخۆش ناپارێزرێت و باستگرێکی لە خاڵە گرنگەکان بنەما گرنگەکانی اخلاقی پزیشکیش ئەوەیە نهێنی نەخۆش بپارێزرێت کاتێک کە لە کاتێکدا لە یەک وەخت دوو نەخۆش سێ نەخۆش چۆن نهێنی دەپارێزرێت ئەکیدیان و پێشێلکاریە بەرامبەر بە سەرەتاییترین مافەکانی نەخۆش ئەو پزیشکە نابێ بەردەوام بێ لەسەر پزیشکە ئەگەر بەردەوام بوو دەبێت سندیکا ئەگەر بێت و پێوەست بی بە لە کلینیک بێتن دەبێت سندیکای زراعت خۆی بکە ئەگەر لە نێو نەخۆشخانەکانی خۆمان بێ گەر لە حاڵاتێکی ناچاری نەبێ ئەوە پێویستە لەسەر ئێمە وەزارەت وەکو بەڕێوەتی گشتەکان وەکو تەنانەت نەخۆشخانەکە مدیری بەڕێوەبەری نەخۆشخانەکەش دەبێت ئەو التیزامە بکاتن چونکە ئێستامە ئەو لائحەیە کە مافەکانی نەخۆشە تەنانەت لە نەخۆشخانەکانیش هەڵمان واسیوە وی نەخۆش مافەکانی خۆی بزانێت چییە دەبێت نەخۆشەیەکی پیرە نەخوێنەوارە چوزانم بەڵام ئەگەر بە مۆبەڕێر وەرنەگیرێ بەک تەوزی حەق بدەین لەسەرەوە ئێمە گرفتی سەرکی ئێمە زۆری نەخۆشە لە یەک شوێن تەنانەت هەتا لە نەخۆشخانەکانی خۆمە لە شارەکان دکتۆر ئاماژەیەکی پێدا ڕاست دەکانی هەندێک جارێمە ناچارین لە نەخۆشخانەیەکدا لە ڕاوێژکاری بۆ ڕاوێژکاری هەناوی لە ڕۆژێکدا کاتی داوامەکەی ئەگەر لە ساعت 8 داوامەکەی دەست پێ بکاتەوەکو ساعت 12 یان یەک لەو ماوەیە زیاتر لە 100 نەخۆشی بوات و هەر چۆنی دابش بکەی ناتوانانی ئەو مافەیە بە نەخۆشەکە بدەی ڕاستی کارەکەی ئەو زەختە زۆرەیە کە هەیە 1000 شتێک دکتۆرتان هەیە ینی من نمونە تۆ کە آخر کە پسپۆرێکت دانا باشە دەبێت هەر یەک کەس یەک بەسەراتی خۆمە بباسەکە من چەند ساڵێک پێش ئێستا پەنجەم بوو بە دەرگاوە چون بۆ تەواوی سلەیمانی لە تەواوی سلەیمانی دکتۆرێکی گەنجی لێ بوو احترامە نازانم پۆستەکەی چی بوو پسپۆر نەبوو دکتۆری تازە بوو مقیم بوو نازانم یعنی لە تەواوی یەک سەعاتێکی شەو بوو یەک دکتۆری لێ بوو ئەم دکتۆرە من پەنجەم ببوو بە دەرگاوە قسەی لە من وەرگرت لە تەنیشتمەوە ئافرەتێکی عەرەب احترام من بۆی عەربی هەر نازانی دکتۆرەکە بە عەربی شەرحی نەخۆشەکەی کرد لی تێناگەی لەو لاترۆ زەلامێکی تر هاوسەری ێشا ینی یەک دکتۆر ئەتوانی ئەم هەموو شتە بکە کوڕێکی گەنجیش بوویانی ئەبەپێی ئەو ئەرکەی کە بۆی دانرا ئەو یەک دکتۆرە نابێت بە تەنیا بێ کە ئەگەر پزیشکی نیشتەجێ خولاو بێ مقیمەقدەم ئەوەی کە من بەداخەوە نمونەیەکێنەوە هەر لە چەند ڕۆژی ڕابردووە بەداخەوە نەرمەند پشتیوان نووری کە ئەمری خوای کرد لە خۆی بەپی خۆی چوو بۆ خەستەخانە لە مەسەلەن حاڵەتەکەی شەرح کردە بۆ بووی دڵە مام جارێ ناویان نووسی بوو ناوە چییە فڵانە چیە نەخۆشیەکە و چییە و بەداخەوە ینی ئەمری خوای کرد بەڕاستی جێشت یعنی لە خەستەخانە تا تەلەفۆنم بۆ وەزیری تەندروستی نەکردووە دکتۆر نەهاتووە سندیکە یەکێک لە وڵاتەکانی دۆکی ژووتی خەلەلەکە ئێوە حاڵەتەکە منداڵێکمان پاتری قوتدا بوو حاڵەتەکەی خراپ بوو لە شەوەوە تا بۆ سبەی عەسر لێوە بوو دەبووە عملیاتێکی نازانم ئێوە دکتۆرن باشزان چۆن دەربهێنرێ پێش جەژن بوو هیچ شوێنێکی ئەهلی نەبوو چی بکەن من تەلەفۆنم بۆ وەزیری تەندروستی کردووە ئەنجا دکتۆرێکە واستەنە نایناسم بەس من ڕۆژنامەوانم گلەی دەکەم باش ئەگەر کەسێک جورئەتی نییە تەلەفۆن بۆ وەزیری تەندروستی بکە هاوڵاتێکی فەقیر کە هەر ڕقەمەکەی نییە چی بکە باشە من باز دەکەم باشەکانێکی جیاکەینەوە مەسەلەی کەرتی تایبەت کەرتی گشتی جیاوازە کەرتی گشتی ئەوە سەر بە وەزارەتە سەر بە حکومەتە باشە تواز لە تایبەتەکە بێنەکەەوە هەموو گلەی خەڵکە هەیە ئەو گلەی خەڵک ئافون کە یەک دقە ئێوە چەند کەسن ینی لە سندیکات چەند کەسن ینی بەگشتی لە سندیکا ئێستاکە وەکو ئیداری بەمە 7 کەسین لە لقی هەولێر بەڵام کۆمەڵی زانستیشمایە کۆمەڵە زانستیەکان لەگەریان کۆبنەوە دەکەین مەسەن بەشی لە بەشی نەشتەرگەری بەشی ئەوە لەگەڵ ئەوانە بەرنامەکان دادەنین ڕێنمایی دەردەکەین ئەو ڕێنمایی دەرمان کردیا گوتیتمان یەک نەخۆش زیاتر لە کاتێک ناوی بیستە ژوورەوە نەخۆش 15 تا 20 دقە بۆ دەی بۆی دامدرێتن ئێمە سی نەخۆش وەکو قۆناغی یەکەم دامان نادوایە کەم تریشی دەکەینەوە بەڵام باوەڕ بیستە مشکلەکە ئەلێرە نییە 100 سندیش بخۆ من ئەو ڕۆژە برادێک بەم نگوت تۆ سندی خواردی ئاوا گوتمەکە هەیە 20 حەزی کردێ دێتەوە چی خراپە هەیە دەیکاتن خۆ سند محەک نییە دەبی دەستور تەوی لە وڵات دەستور دەبی دەستور تەوی لە وڵات دەستورەکە ڕێگای ڕاستت پێ نیشانداتن بۆ محاسبەشت کا لە غەڵەت تو دەستورێکت دەبی هەبی باشە ببورام قسەیەکەم ببورام قسەیەکەم بە شوێنی ئێستا یەکشت پێ دەڵێم سامان ببورام بەڕێز یەکشت پێ دەڵێم من خۆم لە دەنمارک بوومە 15-16 ساڵ لە دەنماری ئیشم کردیا لە دکتۆری مقیمەوە دەستم پێ کردیا تا دکتۆری ئیستشاریش لەوێن دەری مستحیل بووە ڕۆژی ئەمە لە هەشتی بیاین تا 30 دقە
15 نەخۆشم زیاتر بۆ دانراویتن بۆم دانەدەندرا بە کۆمپیوتەر هەمووی مواعیدەکان دانرابوو قەت ممکن نەبوو دوو نەخۆش لە عینی وەخت لە دەرەوە چاوەڕێی کردبم لە ژوورەوەم لە کۆمپیوتەر دەمدیت کە نەخۆشێک هات سکرتێرەکە تەزیری کرد لای خۆی ئەوە سیستەم بووە ئەو کاتی دەوڵەت دەیتانی و حاسەبەشم بکاتن بەڵام دەوڵەت تربیەتی دەدام ئەلمی دەدامێ ئەو قسە یەک دقه تربیەتی دەدام ڕێ ڕاستی پێنیشان دەدام ئەگە غەڵەتم بکرد باید دەگۆ چی لێ دەکەم مکافئەکەم چ بوو چڕات بەکشی دەدامێ بەس لێرە نەڕات بڕات بە کاکە نە تربیەت دەدرێن ئەمە نا علمەکە بە شێوەیەکی ڕاست زۆر باش نەدەزانین محاسەبەکەمان چێ دوای ئەوە خەڵکەکان هەموو لەمە هار کردیە خەڵکیان هەموو کردە دوژمنی دکتۆر کاکە ئێمەش خەڵچین ئێمەش خەڵ باشە دەستێک هەیە دکتۆر بشتە دەکات باشە دکتۆر ئەمە یەکشت بڵێن یعنی دکتۆر نەکرد دکتۆر هەر پۆستێک ئێستا من لە خزمەتی ئێوانێنی من ڕاگەیاندکارمی و هاتوونەتە بەرنامەکەەوە لە خزمەتی ئێوان بەڕاستی هەموو ئەم سەوارانە ئەم تیمەی کە لەم کەناڵایشەکە ئێستا ئێمە لە خزمەتی ئێوان لەبەر ئێوە هاتوونەتە زۆنی ئێمە دکتۆری حتا دارتاشێک گەر بچی بۆ لای ئەبێ لە خزمەت تابیانی ئینگلیز هەڵێ مشتەرەکەت مەلیکتە دکتۆر لە کوردستانە زۆر پۆز لێیا بەسەر نەخۆشە بەشێکی زۆر ینی دکتۆرێک نبینی کە ئەچی بۆ لای لانی کەم ناڵم هەستێ لەبەری بەڵام لە دەرەوە جەنابەت باسی دانیمارکی کرد لە دەرەوە کاتێک ئاچی بۆ لای دکتۆرێک لانی کەم هەڵەسێ لەبەرێ لانی کەم قاوەیەکە بۆ تێکات تۆزێ ئاو تایاتێ بەڵام دکتۆری ئێرمە بڕوان پێ بکە هەندێک دکتۆر هەیە هەر ئەتا ئەخیرەکەشی هەر سەری چاون لەبەر دەرگای ئەمە چی ینی چێ فێری ئیشی دەوڵەتە دەوڵەت تو لە چیەوە دەست پێ دەکاکە لە باخسەی ساوایانەوە دەست پێ دەکاتن دەوڵەت بۆ هەڵبەتە بەگشتی باسەکەین ینی احترامان بۆ هەندێک دکتۆری زۆر بەڕێز و زۆر باش بەڵام بەشێوە گشتێکە ئەوە ئەبینین ئێوەکو دەوڵەت بۆ ئەو ڕەوشتەتان فێر دەوڵەت بڵێ ئەو کاگەشوانە ئەو قسانێکە ئاماژەی پێدا هەموو سێکتەرەکان دەگرێتەوە پێیوەست نیە بەتەنیا بە سێکتەری تەندروستی سێکتەرێکە کە پەیوەندی ڕاستەخۆی بە ژیانی ڕۆژانەی خەڵکەوە هەیە بەڵام تۆ لە نێو کۆمەلگایەک ناتوانانی بەتەنیا یەک سێکتەر وەرگری کە کاتێک سێکتەرەکانی تر لە ئاستێکی ترن یعنی ئەوەی کە کاگتۆشوان باز دەکات خۆ بەتەنیا سێکتەری تەندروستی لە ئەوروپاوانیە سێکتەری پەروەردەش وایە ئەوان کۆمەلگا خەڵکەکە ئاستی وەشیاری خەڵکەکە با شتێک بڵێن یعنی لەگە ڕێزم بۆ هەموو بۆ چوونەکانی تریش من قسەیەک دەکەم کاتێک کە دەڵی خەڵکی کەسێک دەچێتە لای دکتۆر لێک کاتدا سێ کەسە ئەو دوو کەسەکەی تر خۆیان بۆ دەچن یعنی ئەوە مەسەلە یەک دقەتخوا مەسەلەکان ئەوە نییە هوشیاری تەندروستی هوشیاری گشتیان تۆ گەر نەک بچی با بۆن مراگەر بچی بۆ لای هەر ناونیشانێکی تر لێک کاتدا کەسێکشی لەلایە قسە لەگەڵەوە دەکات بۆ دوو کەسی تر بستە ژوورەوە کەسەکە خۆی بۆ دەچی ئایا هیچ حاڵەتێک هەیە بە تۆبزی کەسەکە بنێدرێتە ژوورەوە حاڵەتەکە نییە بەڵام ئەوەکو پێم باسمان لە سیستەمی پەروەردەیش کرد بەرنامەی هەموو یەکرێتەوە بەڵام ئێمە ئێستا باسی سیستمی تەندروستیەکەین لە ناویشە باسی بیزات باسیەوەکەین دکتۆرێکیش منتەقیتیانە کارێکی زۆر زۆر غەڵەت دەکات زۆر خراپ دەکات پێویستە ڕابگیرێ سەرەتا دەبێت ڕابگیرێنی کاک دکتۆر شوان لێرە ئاماژە بۆ دا 30 کەس ئەوە کارێکی باشە وەکو وەزارەت تەندروستیش دڵنیا بە لە مەولا ئێمە ئەو کارە دەکەین کە بە دووەداچنەوە دەکەین بۆچی پابەت نابن بە سیەکەی خۆیان یەک پاکێجی ترمان ئامادە کردووە لەسەرەوەی کە نەخۆشێک بە پێی ستانداردی جیهانی پێویستی بە چەند قۆناغێکە کە دکتۆرە بینێ بزانین لە کوردستانە ئەم قۆناغانە هەیە هاوڵاتیان بە مەبەستی دەستکەوتنی خزمەت گوزارێکی باشتر لەوەی کە لە نەخۆشخانەکانی کەرتی گشتیدا هەیە ڕوو لە کلینیکە تایبەتەکانی پزیشکەکان دەکەن بەڵام زۆر جار لەوێش بێ هیوا دەبن بە تایبەتی لەو پزیشکانەی کە ڕۆژانە ژمارێکی زۆر نەخۆش دەبین لە ئێستادا سنوورێک نییە بۆ ئەو ژمارە زۆرەی نەخۆشەکان کە پزیشکەکان لە ڕۆژێکتا دەیان بینن ئەمە ژوا دەکات زۆر جار نەخۆشەکان ناچار زیاتر لە 8 کاتژمێر چاوەڕێ بکەن بۆ ئەوەی بە پارەی خۆیان دکتۆر بۆ چەند خولەکێک بیبینێت. سەندیکای پزیشکانی کوردستان تاکەلایەنە دەسەڵاتی پێدانی کردنەوەی کلینکی تایبەتی هەیە بەڵام لە کاتی مۆڵەت پێدان سنووردارکردنی ژمارەی نەخۆش بۆ پزیشک ناکاتە مەرج. بینینی نەخۆش لایەن پزیشکەوە پرۆسەیەکی دوور و درێژە و لە زۆربەی حاڵەتەکاندا دەست نیشانکردنی نەخۆش
سێ قۆناغی پێویستە جێڕانەوەی مێژووی نەخۆشیەکە لەلایەن نەخۆش و پرسیار وردەکاری حاڵەتەکە لەلایەن پزیشکەوە ئەنجامدانی پشکنینی سەرجێگا شیکاری تاقیگە بۆ شلە و شانەکانی نەخۆش و هەندێک وردەکاری تر بەڵام ئەگەر پزیشکاتی پێویستی نەبێت بۆ جۆگرتنی تەواو لە هەر نەخۆشێک پێناچێت بواری هەبێت مافی تەواو بدات بە قۆناغە پێویستەکانی دەستنیشانکردنی نەخۆشیەکە بە تەواوی لە هەرێمی کوردستاندا کەرتی گشتی و تایبەتی تەندروستی تێکەڵ بووە هەمان پزیشکی کەرتی گشتی لە کاتی تایبەتیشدا نەخۆش دەبینێت هەندێک نەخۆش بۆ دەستکەوتن و گرنگیدانی زیاتر لە کەرتی گشتیەوە ڕوو لە کلێنکە تایبەتەکان دەکەن بەڵام قەرەباڵەخی بواری پێنادات چیرۆکی خۆی بۆ پزیشکان بجێڕنەوە ئەمە ژوای کردووە بەشێکی زۆر لە نەخۆشەکان سەردانی وڵاتانی دەرەوە بکەن بۆ چارەسەری کە هەم لە ڕووی مادی و هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە کێشەیان بۆ دروست نابێت ئەوەی جێگەی هەڵوێست لەسەرکردنە لە شارەکانی کوردستان جگە لە نەخۆشخانەکان و کلینکە تایبەتەکان کە مۆڵەتی فەرمیان هەیە هەندێک نۆرینگە و دەرمانخانی نایاسایی کاری پزیشکی و چارەسەری نەخۆش دەکەن ئەمەشمان بینی دکتۆرەر سەیرەکەی تۆ پرسیارێک وەکو سندیکا ئێوە جگەل لە دکتۆر کەسی ئیسفادەتان لە تاقەی کەسی تر کردووە کەسی شارەزا لە بوارەکەی خۆتانە ئەسان ڕۆژنامە نووسێک دەر و ناسێک شوزانم ینی شارەزایەکی دەرەوە یا هەر خۆتان محامیمان هەیە لە سندیکا شارە پێ دەکەین و چەند جارێکیش هەندێک لە ڕۆژنامە نووسەکان یەک لەوانە مەسەن دکتۆر ئاراش و مەجموعەیەکمان داوت کردوتمان ئێوە چرە یەکتان هەیە لەسەر دکتۆرەکان چی بکەین باشە چی بکەین لەوەی پەیوەندی نێوان نەخۆشی دکتۆر چاپ بکەینەوە لەوەی ئەو متمانایە کە لە دەست چووە بیگەڕێنەوە لەبەرەوەی جەنابەت کە باس کرد ئێستا گوتە زۆریان دەستنە دەرەوە ئەوان دەستنە دەرەوە باوەڕ کە زۆری مەسئولەکانن ئەم بنمونە باشم کردیە لە پێشتری باسم کردیە مەسئولەکی گەورە سەری دێشتن پارێ زۆر ئەکسەر دەستە نەوسە ئەوی تر دەستە ئەڵمانیا فەقیرەکەی نیتی لێران عیلاج دەکرێت باوەڕکە لەو ڕۆژانە نەخۆشێک هاتە لەم تەکسی هەبووە تەکسیەکەی فرۆشتیە هەموو پارەکەی سەرف کرد چۆ لە ئیران هاتەوە باوەڕکە ئەوەندەیان فەحس پێ کرد بوو نەم دەزانێت ئەو فەحسانە چییە نە تەشخیص کرابوو نە عیلاجش کرابوو باش هاتە لای من یەک بانمونەکە لە بینمەوە فەرموو بەس تۆزێ هاتە لای من کە فەحسم کردە بێن هیچی پێویست نیە ئەوانە تەحویلی مستەشفای ڕزگاریم کردەوە پارەکەی عیادەشم داوە لە مستەشفای ڕزگاری عیلاجمان کرد لەبەر ئەوەی متمانە لەبەی نەخۆش و دکتۆر نمایە بۆیە ئەو ئەدەبێتن و بەشێکی زۆریش بەرپرسەکان مەسوولن لەبەرەوەی ئەوان گرنگی بە مستەشفای حکومی نادەن ئەگەر ئەوان بێن بەخۆیان لە مستەشفایاتی حکومی عیلاج بکەن ئەو کاتی دەزان مستەشفایاتی حکومی وەزعیک و ئەو کات چاچی دەکەن بەقەر ئەم تەلبەنۆمان هەیە لەسەر بەرپرسەکان بەڵام بەس بەرپرسە چێتە دەرەوە بارەقان نەوەڵا خەڵک هەیە مۆزەفە خەڵک هەیە مامۆستایە لەوانەیە هەر لێرە جەنابەت خۆت بابەتێکت باس کرد لەوانەیە ئەجهیزەکە هەمان ئەجهیزە بێ لێرێ کە لە تورکیا و لە ئێرانیش هەیە نەخۆشەکە کە دەشتێ پارەی ڕێگاڵ مەسرف و فلانی دەچێت بۆچی لێرە نە فەحسەکەی بکا دەڕواتە تورکیا لەبەرچی متمانە نەما دکتۆریش ئەو متمانەیە نەهێشتووە باشە دکتۆر سامان لەسەر هەمووی مەسئول نییە تۆ ناچاری وەکو دکتۆرێک ینی وەکو دکتۆرێک وەکو پیشەوەرێک وەکو پیشەکەت کاتێک کە نەخۆشێک لەم وڵاتی خۆتان لەم هەولێرە ئەبرێتە دەرەوە تۆز بچیەکەی پێم ئاساییە خەڵکی بۆ شتی زۆر سادە ئیمکانیاتی هەیە دەچێتە دەرەوە نەک لە ڕووی تەندروستی نەک بۆ سەحەتی خۆی نەک بۆ پێم ئاساییە لەو ڕۆ ناڵم لەو ڕۆی مەسەلەن بۆ نمونە لەم تەلەڤیزۆنە مەسەلەن هەموو وێنەگرەکانمان کووردە خۆشبەختانە بەڵام کاتێک کە وێنەگرێکی ترێنین یا مەسەلەن وێنەگرێکی تورک بێن یا وێنەگرێکی ئێرانی بێنین بە جۆرێک لە جۆرەکانە میێنەگرانە بە جۆرێک وەریەگرین ئەی ئێمە ئاڵێ پێمان ئاسایە لەبەرەوەی یەکەم خەڵکێکە زۆری نەدەڵم ناڵێم هەمووی ڕاستە خەڵکی فەقیر هەبووە لەوانەیە سوالی بۆ کرد بێت و بێتە دەرەوە بەڵام زۆرینە خەڵکی هەبوونن بەڵام بە شێوەیەکی گشتی وەریگرین ئەوە زۆرینەی نەخۆشەکان نین کە دەچنە دەرەوە ئێمە دەبێت چاومان ئەو هەزارەها ئەو نەشتەرگەرانە بینێ ئەو هەزارها دکتۆر سامان تۆ گەشتبی زۆر نەخۆش ئیسفادە دەکات بەڵام یەک شتێکمان لەبیر نەچێت باسیەوە دەکەین کە کۆچ لێرەوە بۆ وڵاتانی دەوروبەر یا بۆ ئەوروپیەکان غەربیەکان مەبەست چارەسەری بەڵام لە وڵاتی کەشەوە بە ناوی دکتۆرەوە بۆ لای ئێمە هاتوون نەک لە وڵاتی تر لە شاری ترەوە لەش
بۆ نمونە شارەکانی وەسڵ مووسڵ و لەو لە وڵات ترشە و لە وڵات ئێران باشە دکتۆر سامان ینی سعیەکەن ئێوە وەکو دکتۆری کورد بەڵێ بێگومان دکتۆر هەتاوەکو دەمرێت هەر قوتابی باشە من چەند دکتۆرێک ئەزانم یەکێک لەو دکتۆران دکتۆری مناڵانە لە شاری سلەیمانە منش چەند دکتۆرێک ئەزانم یعنی بڕوان پێ بکە من تایمەکەیم لەبەرە ینی لە حوتی بەیانی کێتە دەرەوە بە ئایادەکەی خۆی و بە دوو خەستەخانەکە هەیەی هەتا ئەچێتەوە ماڵەوە لە حوتی بەیانی بۆ یەکی شەو لە دەرەوەیە ئایا لەم 5 سەعاتە فرێی خەو و سعی ئەو شتاناکەوێ ئەوەی باسەکەی ئەو نمونانە قوبەی کەستان ناوە مەسەن لەسەر ئەم شتانە لەسەر بزانم ڕقم نەوەت دەبردرێ لە عیادە ڕقم نەوەت تۆ خۆت بڕیتە بەڵێ لەگەڵی مایان شتیوالە هەیە بەڵام ئەوە دەزانیت نابێ ئەو بەڕێزەوەکو من قسە بکەن ئێوە ئەمە ئیشکردنە لەسەر ئینسان ئێوە دێمەوە سەر سیستەمەکە جاری وایە وەزیرێک لە وڵاتێکی پێشکەوتووە یەک نەخۆش ئەمرێ ئێستیقالات نمونەیەکە بۆ دەینەوە لای مەشتیوانە لای مە کەسی استقالە ناداتن لای مە کەسی استقالە نادا ئەو لەوەی بێخەم بە باشە ئیلا دەوی دەربکرێتن بەداخەوە دەبرای خۆت بزانە من چێت پێ دەرم چین پێڵ ئێستا کەمە مەسەری ئەو دکتۆرە ئەوە خۆشی گوناحە وەڵای مزگم پێدۆستێتن تو لە هەفتی بەیانیەوە تا یەکی شەو وەتی خۆت هێزی خۆت دەفرۆشی ئەی سیحەتی خۆت ئەی ژیانی خۆت چەند ساڵ دەژی تو لە پێناوی چی دەژی بەس لۆ پارە دەژی وەڵی 4-5 نەخۆش زیاتر لەی بەدواوە پارەکە نازانین چی لێ بکەیت ئەمن ئەوە لەبەر دەمی سەرۆکی حکومەت ئەم قسەم کردیە پێشی 2 ساڵ کە قەیران بوو گوتم خەڵک فەقیرە ئەو مدیر عامانە ئەو وەزیرانە ئەو هەموو سیارە و بنزینە سەرف دەکەن بیفرۆشن بیکەنە پاس خەڵک لە محەلەکانەوە بێتە ناو مستەشفیاکانی حکومی خەڵک پارەی نییە بێتە مستەشفیاتی حکومی عیلاج وەرگرتن وەڵڵا من وام گوتیە ئەو شتانە بکەن دوای ئەوە باسی سەکانێ ماشەڵار ڕێکوپێکە بەڵام دکتۆر معالەجەی پێ بابا گلەی دەکەم گلەی بکەیت تۆ دەبێ ئیش بکەیت سیستەمێکت هەیە لە وڵاتانی ئەوروپی هەر جوانە هەر قسەکانی تۆ جوانە قسەکانی دکتۆری جوانە قسەکانی بۆ دەست پێ ناکەیت چۆن سنوور دادەدرێتن بۆ شتان لە وڵاتانی من بۆت باز دەکەم یەکەمین بەرەگای زەریبە دومین ئەوان ژیانیان خۆش بەرەفەهیان هەیە مەجبور نییە بێ هێزی خۆی بفرۆشتی لە حەدی خۆی زیاتر بۆی پێی بژیتن ژیانکی خۆش دەژی بە شێوەیەکی تر وە زەریبە چۆن دادەدرێتن لەوێندەرە زەریبە دادەدرێت بە تەساعودی وای لێرێتن ئەتوو 180 لەوەی دەست دەکەوی دەی زەریبە دەرێ بۆ من ئەو شێ بکەم بۆ 180 بدەم باش ئیشەکە ناکەی بۆ یەکێکی تر ئەوی شە بکاتن لەو حاڵەتە نۆهەت نەخۆش نابینیتن بیست نەخۆش زیاتر نابینی هەموو دکتۆرەکان لە یەک مستەوە و باشترین خزمەتیش پێشکەش بە سیستەم ئێستا راپۆرتێکمان ئامادە کردووە نەک راپۆرتێکە راپۆرتێکی بە دواداچوونی خۆمانە ینی شایەتمان بەو دکتۆرە هێنی نەگەرم راپۆرتە ببینی شایەتمان بەو دکتۆرانین کە ڕۆژی 100 کەسە بینی ئەوە باشترە لەم راپۆرت بەس یەک دقەت چەند ساڵە لەو وڵاتە لەو کوردستانە دکتۆر هەیە 5-6 کەس پێکەوە دەباتە ژووری پشکنین چەند ساڵە دکتۆر هەیە 70-80 بیتاقە دەبڕێ 50 بیتاقە دەبڕێت چەند ساڵە ئێوە تازە دەڵێن بە دوواداچوونمان کردووە فڵانمان کردووە کەیسمان هەبووە چەند ساڵە یعنی بۆ تازە ئێوە دەستخۆش دوای بەرنامەکە دوای راپۆرتەکە یەک ڕوونکردەوە دەم جان سەرپێچی لەلایەن مرۆڤەوە هەر بەردەوام دەبێتن ئەتوو ئەگەر بخەیە سزنیش جارجارە هەر دەبێتن ئێمە ئیزراعەتمان وەرگرتیە نەگرتیەدیشمان بۆ دکتۆر زیاتر لە چەندین ساڵە ئەمشتا هەیە بەس دوای ئەم بەرنمەیەکی وعدێکتان لێوەرەگرن باسی چۆ راپۆرتە بکەین وەکو پێم راپۆرتە ببینیت وەکو ئەم راپۆرتە ببینیت ئەڵەی شایەتمان بۆ دکتۆرانم 100 کەس ببینێ بەس نییە لە شوێنێکی ڕسمیە و دکتۆرای بینێ زانە خەڵک چێ بینێ و چ شوێنێک تازە داخلێ فەرمو
نەخۆشم هەبوو دكتورة بەخۆم هەوە بەرێ سەلامەت بەخێر سەرچاو وڵە مامان كم مرات لشيء ورقتوا؟ لێ دکتۆر دكتور رزقان شيء دکتۆر ڕزگارۆچی كاني أود مولتي أود عيادة يشتكي وڵە مولتەکان لە دەستەوانە كم مرات كده يستعيش دكتور؟ ئێستا ئەو شيء لكي لنا دەرمانی نانە جا دەرمانی سروشتی روجانا چەند نەخۆشی دەبینی؟ وڵە ڕۆژانە روجانا چەند نەخۆشی؟ ڕۆژانە دە نەخۆشی بیست نەخۆشی تا سیرە أو يوي خلق بتلفنا أو الصدرية لبركة أو الصدرية لبركة تماشى بيسيكا ناصر أو تماشى تماشى نخش هنا تركنا تماشى ولا كوي نخش بتركنا تماشى دار ديارك وسقفي تصوير نازانم ئەوەی وەرگرتووە لەوە چارەسەری نەزۆچی لە چێ وەریگرتیە لە لایمەوە هیچ ئەوە چینی ڕێپێدراوە چینیە و ئالاسەس بە مامان ئیش دەکاتن و هەموو ئیشە چش دەکاتن و کاری دکتۆریش دەکاتن و دیارەوە لە ئیلاجەکان کە لەسەر نووسراوە ئەلترافێرتایل و ڕۆژانە بیست نەخۆش دەبینەوە لە دەفتەر نەخۆشەکانی نووسراوە. ئێوە چ کاردانێکتانە بێ لەگەڵ طبعا ئێمە وەکو بەرەبەتی بەش پۆلیس شارەوە نێستا برای بەرز قایم قەزای ناوەندی هەردەم هاوکاری هەموو ئەو لیژنانێکەوە لە سنووری قایم قامەتی قەزای ناوەندی بە تایبەتی سندیکای پزیشکانی هەولێر ئەو دیاریدانێکەوە دوای ئەو لیژنەکە دێن ئەوە سەرپێسیانە هەیە دوای بڕگاری خوان دەن بەداخستنی شێوازی کرد ئێمە هەڵدەچین بەداخستنی ئەو شوێنە و داخستنەکەی لە ئەستۆ ئێمە دەبێت لێرە کراوە شتێکی زۆر ناخوانین ناتەندروستی و نازانستی و نازم ستێ دەکرێت و دەرمانێکی علمی لێداناوە کابراایکی نەخوێنەوە لێرە بڕێ جایە ئەو دەرمانەکەی لێرە ڕسوولێکە ڕسوولەکەی ئەوەشمان بینی دکتۆر بڵێ چەند شوێنی تری وا هەبێت و دانەخرابێت بەداخەوە کە شوێنی وا هەبێتن نەکدا نەخرابێتن ئەگەر یان بەردەوامیش بێتن ئەوانە بەڕاستی خەڵکانێکن ئیستیغلالی هەموو وەزعکیان کردووە لەلایەک ئاستی وشیاری خەڵک کە بە ئاسانی دەتوان خەڵک هەر بە خەڵەتێنن لایەک دەستگاکانی تر یعنی بامە شتێک ڕوون بێلامان زۆر جار کە هەردێ سەر تەندروستی یەکسەر شتەکە وەک بڵێن ئەو وەزارەتی تەندروستی ئیترەگەر کەسێک بۆنمونە لە ناو ماڵەکەی خۆی هات ژوورێکی دیا کردەوە و بە ناوی فالچی بە ناوی مەلا بە ناوی نازانم چی هەرچی هەیە دێ چارەسەری خەڵک بکە و ئیتر خەڵک بێرەوەی وەزارەتی تەندروستی لەکوێیە بە تەنیا وەزارەتی تەندروستی نیە ئەو بابەتانە ئەمن کە دەمانەوێت کۆمەلگایشت تەندروستمان هەبێت تاچیش ڕۆشنبیری گشتی تەنانەت ئەگەر بێ سەر تەندروستەکەش بە تەنیا ئیشی وەزارەتی تەندروستی نیە ڕۆشنبیری تەندروستی بەڵام با کۆمەلگاش دەبێت بۆ ئێمە کۆتایی بۆ دیاردانە بێنین دەبێت قسەش لەسەرەوە بکەین کۆمەلگاش دەبێت ئاستی وشیاری بەرز بێ ڕۆشنبیران دەبێت زیاتر کار بکەن ڕێکخراوەکان دەبێت زیاتر باشە دکتۆر من بە ڕێزێک نامەیەکی بۆ نووسیم زۆر سەرنجی ڕاکێشم نووسوێتی کەوتمە قسەکردن لەگەڵ نووسوێتی هۆکاری ئەوەی کە خەڵک ئەچێ بۆ لای شێخ و مەلا و مشایخ خۆی وانەی کە بینیمان و خۆشم چەند بەرنمەیەکم لەسەر کردووە کە بە شتی سەیر و سەمەر بە ئالاساز عیلاجی خەڵکەکەن ئەم کەسانە ئەم شێخ و مشایخ خوشتانە بە یەک شت بردویانەتەوە بەوەی کە بە زمانێکی شیرین لەگەڵ نەخۆشەکە قساکە نەبوونی ئەم زمانە شیرینە لەلایەن دکتۆرەوە بۆ نەخۆش وای کردووە کە خەڵک دی لۆ بکاتەوە بچێتە لای ژنێکی ئاوا و سی نەخۆش ببینێ و ژوورێکی دروست کردوڵی ژووری سەربڕینی داعش شتی وایە و لە ناو پایتەختی هەرێمی کوردستانیشا لە ناو شاری هەولێرە ئاخۆ بێت چەند دانی شوێنی تری ئاوا شەبێت کە دانەخرابێ و نەزانرابێ و قوتعی هەڵواسیوە و شتی هەڵواسیەوە بەڕاستی ئایا ئەی لەشی ساق هەر ئەبە شێوەیە دەرزی دەرمان بۆ خەڵک دەنووسێت
سکاڵای لێ ناکەی بۆ شوێنەکەی نادەی من بۆچی سکاڵای لێ بکەم ئێوە وەزارەت دکتۆر سێ دقم ماوەکە دکتۆر سێ دقم ئێمە لێرە باسی مافی نەخۆش دەکەین باسی مافی نەخۆش دەکەین وانە تعریفێکی مافی نەخۆش با جەنابی دکتۆر خاڵس بیکە مافی نەخۆش چییە؟ مافی نەخۆش چییە و سێ دقەمان بڵێ نەخۆش مافی هەیە لە شوێنێکی گونجاو چارەسەر بکرێت کەسێکی گونجاوی ڕێگە پێدرا و لانی زانستیەکەیەوە چارەسەری وەربگرێ دەبێت ڕێزی لێ بگیرێ دەبێت مافیتی نهێنیەکانی پارێزرێ و دەبێت پێشی بگوترێ نەخۆشەکەی چییە و چارەسەرەکانی لە بەردەست دابدرێ و هەروە ئەو پارێش کە پێویست دەکبیدا دەبێت ئەوشی پێ بگوترێ ئەو مافەکانی نەخۆشە دەستخۆش وعدە چیە دوای ئەم بەرنامەیە دکتۆرۆک و بۆ نەهێشتنی ئەمە داواکاریم ئەوە لە پزیشکان سەرەتا جار بە داواکاری دەڵێن کەوا واز لەو حاڵەتانە بێنن کە لە ڕۆژێکدا ئەوە ژمارە زۆرە نەخۆش دەبینن دووەم ئەوەی کە بۆ ئێمە زۆر گرنگە لێک کاتە زیاتر لێک نەخۆش بەڕاستی ئەوە باشە لەسەر ئەو دوو خاڵە وعدێکم بەرێ منی ژەمێ لەسەر ئەو دوو خاڵە لەبەرەوە یاسا دەستی ئێمەی گرتووە ئێمە هەموو شتێک ناتانی بیکەن چونکە بە یاسا و دەسەڵاتە دراوە بە سندیکای پزیشکان ئێمە بە دوواداچون لەگەڵ سندیکای پزیشکان دەکەن تیمەکانی خۆشمان من بەڵێنی ئەوە دەدەم تیمەکانی خۆمان سەردانی ئەو شوێنانە بکەن ئەگەر سندیکای ئیجراعاتی نەکرد ئەو کاتە ئێمە ئیجرا دەکەن ئۆکەی سندیکای ئێوە چیەکەن آخر وعد یعنی لەسەر ئەو دوو خاڵە لەسەرەوەی کە دکتۆرێک سەد نەخۆش نەبینێ و دوو سێسەش نەخۆش نکاتە ژوورۆ مافی نهێنی ئیجراعاتمان کردە و بەردەوامیش دەبین لەسەر ئەوە و محاسبە ئەو دکتۆران دەکەین کەەوە شێوەی پزیشکانی کوردستان کە وەکو پێشمەرگەن شێوەیان ناشرن دەکەن ئەوە ئەرشی ئێمە وەکو سندیکا لەو ئەرکەش ڕناکەین و ئەمن ئامادەشم هەموو ڕێگایەک بگرم بەرامبەر بۆی ئەوانە لە حەدی خۆیان ڕابگرم ئەوەی ڕێز نەخۆش ناگرێتن ئەوەی وەختی لە بۆ دانانێتن ئەوەی دوو سێ نەخۆش دەخاتە ژوورەوە ئەو خەتە گەرمە دوای ژمارەکەم بەرێ بۆی کە لەسەر شاشە بەڵام هاوکاری هەموو لامان دەوێتن ڕۆشنبیری خەڵکمان دەوێت چالاکوانان هاوکاریمان بکەن باشە بەس ئەو خەتە گەرمە جوابێنەوە ڕۆژانە چەند سەعاتی شەکەن بەردەوامە لێرۆ بە هاوڵاتیان ئەڵێم هەر دیاردەیەکتان بینی لە مەودووە لەبارەوەی کە چوونەتە لای دکتۆرێک 5-6 نەخۆش بەیەک و بکاتە ژوورە بە مۆبایلەکە وەرە دەرەوە تەلەفۆنی بکە ڕاستەوخۆ تەلەفۆنی بکە جواب بەیرێنەوە ئەگەر جواب نەیرانەوە پۆستی کە ئێمە بە شێوەی ترسیان لەگەڵا بەهرەخان دوا قسە دکتۆر و کارمەندانی تەندروستی لە بەردەم ئەرکێکی ئەخلاقی سیاسی کۆمەڵایەتی و یاساییدان پێویستە ئەوان لە ئاستی ئەو بەرپرسیارەتیەدا بن بە پێچەوانەوە دەبوایە تا ئێستا وەزارەتی تەندروستی ئێمە نەماندیوە چەند پەنێڵ کۆنفرانس و دانیشتنی کردووە بۆ ئاشناکردنی نەخۆش بە مافەکانی بە شێوەیەکی تر بۆ هەر لەوانەیە کارمەندی تەندروستی هەبێت بەو چەمکە ئاشنا نەبێت کە من ئاگادار نەبم کەواتە لە ئاستێکدا نەبووە ڕۆژنامەوان و چالاوان ئاگادار دکتۆر سامان خاڵێک لە سەرتاوە ئاماژە پێکرد کادان بە نەخۆش حەق خۆیەتی پرایڤسی هەبێت بە تایبەتی لە جێک بینرە کەسی کە بەڵام براوەردی پزیکێکی ئەوروپی و غەربی و ستانداردی عالمیت کرد ئەمە هیچ شتێکمان لە شوێنی ستانداردی عالمی نیە ئەگەر وەکو پسپۆڕێکی ئەوروپی دا پێم حەق خۆتە سەرسەر چاو داوای ئەرکێکشم لێ عفوم کەمە پسپۆرێکی ئەوروپیش ئەگەر ڕۆژی 100 نەخۆش بینێ 150 میلیۆن و نیو زەربی سیکە هەر زۆر زۆرەکەی هەرەوەنی هەیە بام و بەڕیدێنەوە چاکاری بکەین دەستان خۆش بێ هیوادارم وعدەکانمان بەری لەسەر ئەخلاقیەکە لە کەرتی تەندروستی ئێمە بڵین لەبەرەوەی لە فڵان هەموو شتی هەرکومافەیەک لە کوردستانە نیسان و لە دانی مارکیژە ئینسانە بەڵام دەستان خۆش بێت دەستان خۆش بێ زیاتر نەبێ بەزەحی دەستان خۆش بێ بەرنامەی دەروون و دیاردە کۆتایی هات هەر زیاردێکی کۆمەڵایەتی نەشیا و شکەبەن لە ڕێ ئۆکاونتانی خۆم لە سوشال میدیاتوان پەیوەندی بکەن و ئێمەش لە بەرنامەیەکی ئەوە گەورە تەوزیع بکەین دەستان خۆش بێ و بە ئەو دیاردە ناشرینە لێرە جێبێڵین و جوانەکە بەرینە دەر بەخێر دەستان